بنراني عزيز ڕۆژهڵاتی ئەم کاتتان باش بە دیدارێکی تایبەتی دیکە بە یەکەوەین لە دیداری تایبەتی ڕابردوودا کە میوانی بەرنامە بەڕێز کاک عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران بوو کۆمەڵێک تەوەر وروژان و شرۆڤەکران کە لە نێویاندا تەوەری ڕۆژهەڵات تەوەری جێگای تایبەتی خۆی هەبوو هەر لەسەر ئەو بەڵێنش کە لە دیداری ڕابردوودا و ئێمەش لەسەر بەڵێنی دەفتەری بەڕێزیاندا بوومان بڕیار بوو کە دیدارێکی دووهەممان هەبێت کە ئێستا ئەو دیدارەیە هەروەها بە بۆنی جێگای تایبەتی پرسی ڕۆژهەڵاتەوەریەوە زیاتری کاتەکە تەرخان دەکەین بۆ زیاتر دوان و وردەکاریەکانی ئەو بابەتە هەمیسان میوانی بەرنامە کاک عەبدوڵڵا مۆتەدی سکرتێری گشتی کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێرانە ببورن کاک عەبدوڵڵا گیان بەخێر بێنەوە. زۆر سپاست دەکەم کاکاوات سڵاوێکی دووبارە بۆ هەموو بینەران. تکایە دیارە لە پێشێکەکەدا من بۆ بینەران باس کرد وەک جارەکانی پێشوو وەک هەموو جارەکان باسم کرد کە تەوەرەکەن چییە؟ ئەو بابەتانەی کە لە دیداری ڕابردوودا لەسەر ڕۆژهەڵات تەوەری باسکرا دیارە باسوخواستی تایبەتی خۆی بە شوێندا هاتووە تەنانەت وەک خودی دیداری تایبەتی ڕوبەڕووی کۆمەڵێک پرسیاری دۆستان و دڵسۆزانی بزوتنەوەی کوردستان و خەڵکی جۆرا و جۆر بووین چ لە دایرەی کۆمەڵەدا چ لە دەرەوەی دایرەی کۆمەڵ و لە ناوخۆی کوردستانی ڕۆژهەڵاتەوە. ئەمن تێدەکۆشم بەشێک لە پرسیارەکانیش کەم جارە ڕاستی بەڕستانی دەکەم لە ڕاستای پرسیارەکانی ئەوانیشدا بێت. یەکەم پرسیاریشم ئەوەیە پێش ئەم باسانە بۆ پتەوکردنی بزوتنەوەی کوردستانی ڕۆژهەڵات هاوپەیمانیەکی دووقۆڵی لە نێوان کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران و حیزبی دەموکراتی کوردستانی ئێراندا هەیە. جێگە و پێگەی ئەم ڕێکەوتنامەی پێشوو لەگەڵ ئەوان لەم باسە تازانەدا لەکوێدا دەبێت و چۆن گرێ دەدرێتەوە بە هاوپەیوەندیەکی بەرفراوانتر و ڕەبتەکانیان لەکوێدا دەبێت؟ هاوپەیمانیەکی دووقۆڵی کە لە نێوان حیزبی دموکراتی کوردستانی ئێران و کۆمەڵی شۆڕژێردا مۆر کرا ئەو وەختیش باسمان کردووە ئێستاش دووپاتی دەکەمەوە کە من بە هەنگاوێکی زۆر زۆر گەورە و پیرۆزی دەزانم و ڕەنگ بێ ئەمڕۆ دانیشین بتوانین بڵێن بواری وا ماوە کە هێشتا کاری لەسەر نەکراوە چالاکی هاوبەشی وا ماوە کە هێشتا ئێمە دەستمان بۆ نەبردووە یا چۆن ئەو هاوپەیمانیە چالاکتر بکەین چۆن بواری تازەی بۆ بخۆڵقێنین و چۆنیش ئەگەر بتوانین لە چوارچێوەی دووقۆڵی فراوانتری بکەینەوە هەموو ئەو باسانە لە جێی خۆیاندا معتەبەرن بەڵام هیچیان سێبەر ناخەنە سەر ئەو ڕاستیە کە ئەو پەیماننامە دووقۆڵیە بۆ کاتی خۆی هەنگاوێکی زۆر گەورە بوو بۆ پێشەوە لە بیرمان نەچێتەوە ئێمە لە ڕابردوودا دەورەی هاوکاری و فعالیەتی هاوبەش و مۆرکردنی جۆرێک پەیماننامەمان هەبوو لە کۆندا زۆر جار لە شەڕ و خەباتی چەکداریدا و هاوکاریانە هاتبوونە پێشەوە لە دنیای سیاسەتدا بەڵام هەش بوو جاری وا بوو گرژی و ئالۆزی لە نێوانماندا بوو جاری وا بوو سارد و سڕیەکی درێژماوە لە نێوانماندا هەبوو یانە هەر کەسە ئیشی خۆی دەکرد ئەمە هاوپەیمانیە بە بڕوای من ئەو زۆرێک لەو قۆناغانەی تازە خستە پشتسەرەوە ئەو قۆناغانەی کە ئەوڕۆ ڕەنگ بێ زۆر بە چاوێکی موسبەت تەمەشای نەکەینەوانەی خستە پشتەوە ئاسۆیەکی نوێی لە بەردەم هەردوو گلااو لە بەردەم گەلی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات کردەوە بۆیە من ئێستاش نرخێکی زۆری بۆ دادەنێم و پێشمایەکێک لە کارەکانمان ئەوەیە کە بە هەردوو گلاش دەکرێت ئەو کارە کاری هەردووگلا ئەوەیە کە هەم لەو بوارانەدا کە دەستنیشان کراوە زۆرتر چالاکی بکەین هەم ئەو بوارانە کە هەرەوەختیش دەمانزانی ئەو ڕێککەوتنامە هێشتا نەیگرتوونەتەوە بەڵام بۆ داهاتوو دەتوانن بیانگرێتەوە ئەوانە دەستنیشان بکەین بەهەرحاڵ هەم لە زیادکردنی بوارەکان هەم لە چالاکردنیان کار بکەین ئەمە هەرە وەختیش کوتومانە ڕێگر نییە لە هاوپەیمانیەکی فراوانتر دەبێت ڕێگە خۆشکەر بێ هەردوو گلامان کە ئەو پەیماننامەمان مۆر کرد لە یەکێک لە مادەکانی خودی پەیماننامەکەدا هاتووە کە ئەرچی ئەو کەسانەی ئەم پەیماننامەیان مۆر کردووە ئەوەیە پەرەی پێ بدەن بۆ هەموو لایەنێکی دیکە بۆیە فراوانکردنی پەیماننامەکە بەشێک لە ئەرکەکانی خودی پەیماننامەکەیە من پێم وایە ئەو پەیماننامەیە دەتوانێت وەکو بنەمایەکی چاک
بۆ کارێکی گەورەتر بۆ بەرەیەکی کوردستانی بۆ کۆنگرەیەکی ڕۆژهەڵات بۆ هەر جۆرە هاوپەیمانیەکی فراوانتر کە هیوادارم بەدی بێ لە مانگەکانی داهاتوو لە ساڵی داهاتوو ئەوانەدا لە ماوەیەکی وەهادا ئەمە دەتوانێت بنەمایەکی چاک بێ نەتەنها ڕێگر نییە ڕێخۆشکەرە و هەر ئاواشمان دیوە تۆ بەڵێ تەبایە لەگەڵ ئەو ئاراستەیە. ئەگەر بگەڕینەوە بۆ هەمان نقطە و هەمان نقطەی دەستپێکی باسەکەواتە ڕۆژهەڵات تەوەری لەوانەیە ببن کەسانێک ڕای گشتی ئەفکاری عمومی بگەڕێت بۆ هۆکارە نەزەری و فکری و فەلسەفیەکانی پشتی ئەم گوتارەوە و بۆچی بە زەرورەت دەبیندرێەوە بە سەرنج بۆ کامانە گۆڕانی هاوکێشەکانە گۆڕانی هاوکێشەکان لە ناوچە منتەقە یا هەر شتێکی دیکە بە سەرنج بۆ داهاتوویەکی سیاسیات پێشبینیەکی سیاسیە بەرحاڵ ئەم جۆرە باسانە کە بێنە ئاراوە بە شوێن خۆیاندا پرسیاری زۆر دێنن و جێگای خۆشیەتی چه تەوزیحێک لە پشتەوە هەیە؟ من خۆشم لەو بڕوایەدام کە داڕشتنی سیاسەتێک دەبێت لەسەر ئەساسی کۆمەڵێک بنەمای هەم نەزەری بێ ئەوە جوانی بیر لێکرابێتەوە دارای منتیقێکی دەرونی بێ هیچ بەحسێکی سیاسی ناتوانێت پچڕ و شتێک لێر و شتێک لەوێ بێ حتا تاکتیکی گونجاوی جێگە تۆ بتەوێت لێ بکۆڵیەوە بەڕاستی بە دروستی هەڵی بژێری دەبێ دارای بنەمایەکی لە استراتێژی تۆدا بێ دارای بنەمایەکی نەزەری بێ چاکبیر لێکراوە بێ و هەڵقوڵاوی واقعیەتە گەورە و ئەساسیەکانی کۆمەلگا و سەردەمەکەی خۆشت بن بۆیە باسی ڕۆژهەڵات تەوەری یعنی کردنی کوردستانی ڕۆژهەڵات بۆ ئێمەی کوردی ڕۆژهەڵات بە میحوەر و تەوەرەیەک کە لەوێوە زۆرێک سیاسەتەکانمان هەڵێنجین ئەوەش هەر دەبێ بنەمایەکی هەبێ بۆیە گومان لەوە دانیەوە هەر کەسی ژۆ پرسیارە بکات جێی خۆیەتی جاری پێش هەموو شتێک ئێمەی کۆمەڵە و خەڵکی دیکە دوای ئێمە و پێش ئێمەش زۆر کەس لەسەر ئەو ڕاستیە پێیان داگرتووە کە کورد نەتەوەیەکە و نەتەوەیەکی دابەشکراوە ئەو دابەشکرانەش لە دوو قۆناغی مێژوویی داهاتۆتە ئاراوە یەکیان قۆناغێکە کە لە سەردەمی ئیمپەراتۆریەکانی ئێران و عوسمانیدا و ململانەی نێوان ئەو دوانەدا سەرنجام لە شەڕی چالدەران لە 1514 شای ئیسماعیلی سەفەوی لە سوڵتان سەلیمی عوسمانی شکستی خوێن خوارد و بۆیەش بەشێکی زۆری ئەو سەرزەمینەی کە دواتر بە ناوی کوردستانی عوسمانی و دواتریش بە ناوی کوردستانی تورکیە و یا کوردستانی باکوور ئەمڕۆ باسی دەکرێت بەشی زۆری ئەوانە لەو کاتەدا عوسمانی دەستی بەسەر داگرت و لە ڕاستیدا بوو بە بەشێک لەوان دوو هەمین دابەشکردنیش دابەشکردنێک بوو بە دوای جەنگی یەکەمی جیهانیدا جەنگی یەکەمی جیهانی 1914 تا 1918 ئەم 4 ساڵەیە یعنی سەرەتاکانی سەدەی 20 دوو بەرەی ئەم شەڕە بەرەیەکیان ئاڵمان کە ئەو وەختی عوسمانیشی لەگەڵ بوو و ئیتالیای بازێک وڵاتی ئاوای لەگەڵ بوو و بەرەی تری کە بریتی بوون لە بریتانیا و فەڕەنسا مەیدانداری ئەسڵیەکەی بوون و ئەو وەختی بە ناوی هاوپەیمانان دەناسران ئاڵمان و ئەوان بە نێوی دەوڵەتانی میحوەر دەناسران عوسمانی لەگەڵ ئەوان بوو لەگەڵ دەوڵەتانی میحوەر بوو و بۆیە واریدی شەڕی جیهانی یەکەم بوو رووسیا فەڕەنسا بریتانیا ئەوانە هاوپەیمانی جەنگی یەکەم بوون 1970 لە رووسیا شۆڕشی ئۆکتۆبر کرا ئەوان لەو هاوپەیمانیە هاتنە دەرەوە حسابێکی جیان کردەوە و ئەمە بۆ خۆی باسێکی زۆر جیاوازە بەڵام ئینگلیس و فەڕەنسا کە دوو دەوڵەتی گەورە بوون ئەو وەختە زلهێز یا سوپەر پاوەر نەدەناسرا لە دنیا ئەو چەمکە نەبوو دەوڵەتانی گەورە ناویان بوو ئەو دوانە لە دەوڵەتانی گەورە لە ڕاستیدا کە بوون بە فاتح و براوەی جەنگی یەکەمی جیهانی و معلومیش بوو دەیبەنەوە پێش ئەوەی شەڕ تەواو بێ
لەم حاڵەدا ئەمانە دانیشتن و دنیای دوای شەڕی یەکەمی جیهانیان لە نێوان خۆیاندا بەش کرد. ئەمریکا هەرچەند هێزێکی زۆر گەورە بوو تازە لە دنیا هاتە بووە ئاراوە، بەڵام یەکەم جارە هێزێکی ئیستیعماری نەبوو وەکو بریتانیا و فەرەنسا، پێشینەیەکی جیاوازی بوو. و دووهەمیش ئەوەیە ئەو نفوزەی بە تایبەت لە ناوچەی ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبوو کە بریتانیا و فەرەنسا هەیەن. بۆیە ڕێککەوتنامەیەکی نهێنی کرا لە نێوان فەرەنسا و بریتانیادا. دیارە ئەنواعی ڕێککەوتنامەی ئاوال لەگەڵ ڕووسیەش کرا بۆ دابەشکردنی دنیای دوای جەنگی یەکەمی جیهانی لە بینی خۆیاندا. ڕووسیەی کە شۆڕشی ئۆکتۆبر کرا ئەم ڕێککەوتنامە سریانەی هەموو بڵاو کردەوە بە دنیادا و وتیشی من لە داگیرکاری دنیا و لە ئیستیعماری دنیادا بەشداری ناکەم بە حیسابی شۆڕشی ئۆکتۆبر و بە حیسابی ئەوەی کە دنیایکی نوێ لەوێ هاتە بۆ ئاراوە. جا چارە نووسی ئەو چیە مە جیاوازە. ئینگلیس و فەرەنسا دنیایان بەش کرد لە بینی خۆیاندا. لەم ناوچەی ئێمە ڕێککەوتنامەیەکیان کرد بە ناوی ڕێککەوتنامەی سایکس پیکۆ. سایکس نوێنەری بریتانیا بوو، پیکۆ نوێنەری فەرەنسا بوو و ئەوان دانیشتن بە خەتکێش ئەم وڵاتانیان بەش کرد. ئەمانە هەمووی بەشێک لە بەشی هەرە زۆری ئەوانەی کە بەشیان کرد سەرزەمینەکانی ئیمپەراتۆری عوسمانیان دابەش کرد. کە دەڵێن ئیمپەراتۆری عوسمانی، ئیمپەراتۆریەکان ئەو سەرزەمینە گەورانن لە جیهاندا لە قۆناغێک لە قۆناغی پێشکەوتنی مرۆڤایەتی و لە قۆناغێکی مێژووی دیاریکراودا هەم لە ئاسیا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئوروپاش ئیمپەراتۆریەکان بوون. لە جەنگی یەکەمی جیهانی لە ئوروپاش ئیمپەراتۆری بوو، لەوێژ ئیمپەراتۆریەکان ڕووخان. جەنگی یەکەمی جیهانی جەنگی یعنی ئاکامێکی گەورەی ڕووخانی ئیمپەراتۆریەکان بوو. لە ئوروپا ئیمپەراتۆری ئاڵمان کە هێشتا بەشکڵی ئیمپەراتۆری مابووە ئەو نەما دوای ئاڵمان، دوای جەنگی یەکەم ئاڵمان تەواو بوو بە جمهوری، ئیتر بەشکڵی ئیمپەراتۆریەک نەما. و ئیمپەراتۆری ئوتریش مەجارستانیش کە بنەماڵی هابسبورگەکان لەوێ دەسەڵاتیان هەبوو ئەویش نەما. مەجارستان، چەکسلەواکی زۆر شوێنی ئاوەجیا بووە، ئوتریش بە تەنیا مایەوە. لە شەرق ئیمپەراتۆری عوسمانی ئەوەی بەسەر هات، یعنی دۆڕاوێکی گەورەی جەنگی یەکەمی جیهانی لە ناوچەی ئێمە عوسمانی بوو کە سەرزەمینەکانیان لێ دابەش کرد. جا لەم دابەشکردنەدا وڵاتی عێراق ئاوا پێکات. وڵاتێک بە ناوی عێراق نەبوو، سەرزەمینەکەی بوو، بەڵام چوارچێوەیەکی ناسرا و ڕسمی دەوڵەتی ئەویش ئەم چوارچێوە دیاریکراوەی نەبوو. ئەوان پێکەوەیان لەکاند. جا بەشیان کرد، عێراقیان کرد بە بەشی منتەقەی تەحتی نفوزی بریتانیا، لوبنان و سووریە کرا بەهی فەرەنسا، فەلەستین و ماوەڕایی ئۆردۆن کرا بە بریتانیا و بەو جۆرە دابەشیان کرد. ئەم دابەشکردنە وای کرد کە جارێکی دیکە کورد بێبەش بمێنێتەوە. تەبعەن لە پەیمانێکدا بە نێوی پەیمانی سەڤر بەڵێ مافێک درا بە کورد. هەموو ئەو منتەقەی کە بە ناوی ویلایەتی مووسڵ ناسرا بوو، هەموو ئەم کوردستانی ئێستای عێراق و تورکیای ئێستا و زۆرێک لەوانەی لە خۆ دەگرت، قرار کرا بە گوێرەی مادەی 62 63 و 64 پەیمانی سێڤر قرار کرا کە ڕاپرسی تێدا بکرێ ئەگەر کورد ویستی جیابێتەوە لێ قبولکەن و دەوڵەتی خۆی پێک بێنێ. و تورکیە ئیمزای دەکا ئەو پەیمانە، دەڵێ من قبولمە و لە هەموو مافی خۆم بەسەر ئەو سەرزەمینە دەسەڵ دەگرم. بەڵام زۆری پێنەچوو کە پەیمانێکی تر هات بە ناوی لۆزان، چون بارودۆخی جیهانی گۆڕا. دەوڵەتی تورکیە کە تا دوێنێ بە ناوی عوسمانی دوژمنی ڕۆژاوا و بریتانیا و فەرەنسا بوو، دەوڵەتی نوێی تورکیە بوو بە دۆستی ڕۆژاوا و ئیتر نایانویست لەتیکەن و گوێشیان نەدا ئەو پەیمانێک کە پێشتر مۆریان کردبوو سەبارەت بە کورد. بۆیە ئەو ڕاپرسیە و ئەوانیان ئەستاندەوە لە پەیمانی لۆزاندا. بەم جۆرە کورد بۆتە 4 بەش. ئەم دابەشکردنە هەیە. دیارە دابەشکردنی زۆر کۆن هەیە، لە بیرمان نەچێتەوە. تەنانەت پێش ئیمپەراتۆری عوسمانی و سەفەوی، حتا لە زمانی
پێش ئیسلام و ساسانیانیشدا جۆرێک دابەشکردنی کوردستان هەبووە لایەکی لەگەڵ بە ئیسلاح نظامی ساسانیان بووە و لایەکی دیکەشی لەگەڵ ئیمپەراتۆری ڕۆمی شەرقی بووە پێشەوەی عوسمانی بێنە سەرکار و ئەستەمبول بگرن لە 1453 ئەو ڕۆمی شەرقی بوو بۆیە ئێستا لە وڵاتی ئێمە دەڵێن هاتی ڕۆم یا بە قەدیم بە تورکیان دەکو ڕۆمی هاتن چونەوانە جێگری ئیمپەراتۆری ڕۆمی شەرقی بوون تورکانی سەلجوقی کە بڵاو ببوونەوە لە تورکیەی ئێستا قوستەنتەنیە یا دواتر ئەستەمبول یان گرت و ئیمپراتۆری ڕۆمی شەرقی تەواو بوو مەبەستمەوەیە دابەشکردنی کورد بە نەزەری هەندێک لە مێژوو نووسان کە من بەڕاستی شارەزا و پسپۆریە و بوارە نیم بەڵام بە نەزەری هەندێک لە مێژوو نووسان ئەم دابەشکردنە دەشگەڕێتەوە بۆ حتا سەردەمی ساسانیان لەگەڵ ئیمپەراتۆری ڕۆمی شەرقی هەرچی هەیە بە هەموو ئەو دابەشکرانانەوە کە زۆر جار مێژوئین دەگەڕێنەوە بۆ سەدان ساڵ یا لەوانەیە زیاتریش و ئاخرین دابەشکردن کە دەگەڕێتەوە بۆ 100 ساڵ پێش ئێستا بە هەموو ئەو دابەشکرانانەشەوە قسەکەی منەوە بووجا کورد حیزبە کوردیەکان و ئێمە یەک لەوانە کوردمان بە یەک نەتەوە زانیوە و ئەم دابەشکاریە مێژووەمان بە ناوی دابەشکردنی خاچی کوردستان ناسیوە و بۆیەش مافی دیاریکردنی چارەنووس بۆ هەموو کوردستان بەڕەسمی دەناسی ئەوە تا ئێرە شتێکە و تۆ بڕۆ سەنەدە زۆر کۆنەکانی کۆمەڵە ببینەوە هەموو هەڵسو و کەوتیشی ببینە کۆنگرە جۆر بە جۆرەکانی ببینە بۆ نمونە من دەتوانم بڵم مقدمەی بەرنامەی کۆمەڵە بۆ خودموختاری کوردستان لە کۆنگرەی سێ ئەمانەی بە سەراحەتی تەواو تێدایە دیارە بە شێوەیەکی چڕوپڕ نەک بە وتول و تەفسیلەکە من ئەرزی ئەوەم کرد بەڵام ئەوانەی هەموو تێدای بەڵام ئەم واقعیەتە لە هەمان کاتدا دەبێت لەگەڵ واقعیەتێکی دیکەش تەکمیل بکرێت تا تۆ تەسویرێکی واقعی تر لەم کوردستانانە بەدەست بێنی ویژەوە یەکە هەر کام لەو کوردستانانە لە هەمان کاتدا کە پەیوەندیان لەگەڵ یەکتری بووە کاریگەریان لەسەر یەکتری بووە و هاوکاریشیان لەگەڵ یەکتری بووە و ئەو بەڵگەی مێژووی زۆر بۆ هاوکاریان هەیە فەقەت ئێستانیە لە ڕابردووشدا بووە بەڵام بە هەموو ئەوانەشەوە تایبەتمەندی خۆیانیان هەبووە و هەر کامە لەوانە بەرژەوەندی تایبەت لە خۆشیانیان هەبووە ئێستا ئەمڕۆ بە بڕوای من لە پاڵ ئەوەدا کە ئێمە دەبێت مافی دیاریکردنی چارەنووس سەرجەم بۆ گەلی کورد بۆ نەتەوەی کورد بەڕەسمی بناسین بەڵام ناتوانین هەر ئەوەندە بڵێن و هیچی دیکە نەڵێن بە بڕوای من ئەم مافی دیاریکردنی چارەنووسە دەبێت شۆڕیکەینەوە بۆ هەرکەم لە پارچەکانی کوردستانیش ئایەنی وەلەو مافی یەکگرتنەوەی هەموو کوردستان و پێکهێنانی دەوڵەتێکی گەورەی کوردی مافێکە بەڵام لە هەمان حاڵدا هەر کام لە پارچەکانی کوردستانیش ئیرادەی ئازادانەی خەڵکی ئەو پارچەیە دەبێت دیاری بکات چۆن دەژی ئەمە بەشێک لە مافی دیاریکردنی چارەنووسە من نمونەتان بۆ دێنمەوە عەرەب هەموو خۆیان بە یەکنەتەوە دەزان دا ئەمە جێگای مشتومڕە کە بەڕاستی وایە یان ناچونێ عەرەب بە ئیسلامەوە ڕۆیشتووە و بە قورئانەوە ڕۆیشتووە شمالی ئەفریقا قوجاران عەرەب نەبوون میسر قیبتی بوون تونس کارتاژی بوون بەڵام بە هەر حاڵ ئەوانە بەهۆی بڵاوبوونەوەی ئیسلام و زمانی عەرەبی بە بۆنەی کتێبی قورئانەوە کە کتێبی مقدسی و عینێ و بە دنیادا بڵاو کردەوە دەوردە زمانیشیان گۆڕاوە ئێران زمانی نەگۆڕاوە کورد زمانی نەگۆڕاوە بەڵام زۆر نەتەوەی دیکە زمانی گۆڕاوە مەبەستمەوە ئەگەر چی لەباری مێژووی کۆنیشەوە بڵێ یەک نەبوون ئەوڕۆ عەرەب هەموو خۆیان بە عەرەب دەزان پرسیارەکەەوە ئەی بۆ 22 دەوڵەتیان هەیە کۆمەڵێک هەوڵیش دراوە کە ئەوانە نزیک کاتەوە یەکیان بخات دەزانین زمانی عەبدولناسر کە بە تایبەتی ئەو نوێنەرێکی زۆر بەرجەستە و گەورەی وەحدەتی عەرەبی بوو یەکگرتنەوەی هەموو دنیا عەرەب بوو زۆرشی هەوڵ بۆدا لەسەر ئەوە لەگەڵ سووریە یەکیان گرت حتا بوون بە یەک نێویخواانە جمهوری متحیدەی عەرەبی لەگەڵ سووریە یەکیان گرتەوە هێزی نرد بۆ یەمەن
ساڵەها لەوێ شەڕی کرد لە خەلیج هەروە من المحیط إلى الخەلیج دەیویست دەوڵەت میلەتێکی عەرەبی گەورە پێک بێنێ و ئارزوویەکی گەورە بوو و بۆ دەیان ساڵ ئەمە حتا هاندەری کۆمەڵێک بزوتنەوەی قەومی و ناسیۆنالیستی عەرەب بوو لە ناوچەیەکی گەورەدا هەندێری بزوێنەرێکی گەورە بوو بۆ کۆمەڵێک بزوتنەوەی سیاسی و کۆمەڵایەتی و زۆر حیزب لەسەر و ئەساسە پێک هاتن بەڵام سەر ڕایەوانش ئەوە هەریەکی نەگرت عەرەب 22 دەوڵەتمان و بۆ خۆشتان دەزانن کە ئەو دەوڵەتانە یەکتریان بەڕەسمی ناسیوە یعنی سنووری یەکتر تەمامیەتی ئەرزی یەکتریان بەڕەسمی ناسیوە هاتوون لە شتێک بەنیوی جامیعەی عەرەبیا کۆمەڵی عەرەبیدا کۆبوونەوە و یەکتریش پێشێل ناکەن یعنی مافی یەکتر وەکو دەوڵەتێکی سەربەخۆ پێشێل ناکەن هەمووش بە یەکتری دەڵێن عەرەب و هەوڵش دەدەن هەمووش بە یەک زمان قسە دەکەن لە کۆبوونەوەکانیاندا بەرامبەر دنیای دەرەوەش هەڵوێستی بەرامبەر بە دنیای دەرەوەش زۆر جار هەڵوێستی هاوبەشیان هەیە هەرشە لە نێو خۆیاندا کێشەیان هەیە خەیاڵم هەیە بڵێم دەبێت لێی گەڕێین بزانین یەکەم ڕەوتی مێژوویی چۆن دەچێت خەباتەکەمان چۆن دەچێتە پێشەوە و دووهەمیش لەسەر ئەوە ئێمە تەکیدمان هەیە دەبێت ڕێز بگیرێ لە ئیرادە و ویستی ئازادانەی هەر پارچەی کوردستان ئایا ئەگەر ڕۆژێک سەربەخۆیی بێ ئێمە چوار پارچە دەبین بە دوو ئێران و عێراق پێکەوە و سووریە و تورکیە پێکەوە یاخر دەبین بە یەک دەوڵەتی یەکگرت و لە کاتێکدا کە نەزانم ئەو کاتەکەی دەبێت لە کاتێکدا کە کورد بتوانێت بە تەواوی بێتە دەوڵەتێکی سەربەخۆ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئایا لەو کاتەدا یەک یا دوو یا چەند دەوڵەتێک تشکیل دەدەین ئەمە دەگەڕێتەوە سەر بارودۆخی مێژوویی ئەو وەختە ڕەنگ بێ ئەو پرسیارە بێتە ئاراوە کە بڵێن ئێمە بۆ خۆمان بۆ کاملایی دەبین جا ئەلێرە پرسیارەکە یەکگرتنەوەی ئەو چوار پارچەی کوردستان تەنها لە ڕێگای ڕێزگرتن لە پێناسەی هەر کاملەوانە ڕێزگرتن لە مێژوویان لە خەباتیان لە فەرهەنگیان لە سەروەریەکانیان لە شەهیدەکانیان لە خەتی سیاسیان ئیمکانی هەیە داسەپاندنی هەر پارچەیەک بەسەر پارچەکانی تر ناتوانێ ڕێگەی دروستی یەکگرتنەوە بێ ڕەنگ بێ نازانم 500 ساڵ لەوە پێش ئەو جۆرە ڕێگەیە باو بوایە لە دنیا پادشایە کەسێک هەستێ هەوڵی ئاواش دراوە هەموو کورد لە ژێر سەیتەرەی خۆیدا کۆکاتەوە ئەمڕۆ زەمانی ئەوانە نەماوە زەمانی ڕێز مافی مرۆڤە زەمانی دمۆکراسیە زەمانی پلورالیزم و فرەچەشنیە بە زۆر داسەپاندنی ئیرادەی هەر پارچەیەک بەسەر پارچەکانی دیکە یا هەر حیزب و کەسایەتی پارچەیەکی دیکە بەسەر پارچەکانی دیکەی کوردستان غەیری قابلی قوبوڵە ئەگەر یەکگرتنێک ببێ کە هیوادارم ببێ هەوڵی بۆ بدەین ببێ دەبێت لە ڕێگای ویست و ئیرادەی ئازادانە و دڵخوازانەی هەرکام لە پارچانەوە و لە ڕێگای بەڕەسمی ناسینی مافی بەرابەریان بێ ڕۆژ هەڵات محوەری یعنی نێڵین ئەوە بکەوێتە ژێر پێ نێڵین ئەمر ئێمە بە سڕینەوەی پێناسەی خۆمان لە کوردستانی ڕۆژهەڵات و تەنها چاو ببڕینە پارچەکانی دیکە ئەمە ڕێگەی ڕزگاریمان نییە ڕێگەی ڕزگاری ئێمە لە ناو خۆمانە بە هەموو ئەو یارمەتی و پشتیوانی و بە هەموو ئەو بابەتانەوەیە بەڵام لە هەمان کاتیشدا نەبێ لە بیرمان بچێتەوە کە ڕێگەی ڕزگاری ئێمە لە ڕێگەی کۆبوونەوە و خەباتکردن و لە ڕێگەی نیشاندانی ئیرادەی کۆلێکتیڤ و جەمعی خۆمانە بە شکڵێکی ئازادانە و دڵخوازانە ئەوە وڵا هەم لێکدانەوەکەتان لە مێژوودا و هەمیش هەتا ئیستدلالکردنی هەڵوێستەکانی ئێستا بە ئیستناد بۆ مێژووە سوپاس باسێکی بەپێز بوو ئەگەر من بێمەوە سەر
ئەو شتێکە پێ دەڵێن ڕێال پۆلیتیک و سیاسەتی سەر ئەرزی واقع و ئەو دەسەڵاتانی کە ئێستا هەرێمەکەی کوردستان بەڕێوە دەبن یان دەسەڵاتەکانی دیکە و حەزابی پارچەکانی دیکەی کوردستان هەر کامەی لەگەڵ دەوڵەتی کۆماری ئیسلامی بەهۆی هاوکێشە ناوچەیەکان و معادلاتی منتەقەییەوە یان دەنا بۆ هەر هۆکارێکی دیکەوە لەوانەیە کۆمەڵێک بەرژەوەندی هاوپەیمانی یان هاتوچۆ مدارانی بنین سازان یا هەر شتێکی ئاوایان هەبێت ئەوەندەی من سەرنجم داوەتە پشۆڤەکانی بەڕێزیشتان باز لەوە دەکەن کە گوتاری ڕۆژهەڵاتەوەری لە دژی بەرژەوەندی پارچەکانی دیکە و حیزبی پارچەکانی دیکە نییە. ئەگەر ئێمە لێرەدا بڵێن ئەم مداراکردن و سازان و بڵاوداتی ئیقتصادی ئابووری سیاسی و هەر شتێکی دیکە لەگەڵ کۆماری ئیسلامی لەلایەن ئەوانەوە ببێت و ئێمەش گوتاری ڕۆژهەڵاتەوەری ببێت و بێگومان و گوتارە دژی کۆماری ئیسلامیە و نوکی حملەکەی لە سەرەتادا ڕووە کۆماری ئیسلامی ئەمە تەناقوسێک نابێت ینی نابێتە هاوکاتی دژایەتی بەرژەوەندی پارچەکانی دیکە و شۆڕشەکی کە لە پارچەکانی دیکەەوە بەڕێوە بچێت دیان سەقامگیرێکی کە لە پارچەیەک هەتا ڕادێک هات بێتە ئاراوە تکایە ئەگەر لەو بوارەدا نەتەنیا جۆرێک ناتەبانیە لەگەڵ بەرژەوەندی پارچەکانی تری کوردستان بەسەرنج بۆ ئەو بەرژەوەندیانی کە لە نێوان کۆماری ئیسلامی و ئەواندا هەیە. باشە هەر ئەوەش ئەرز دەکەم بڵێ نەتەنیا ناتەبانیە لەگەڵ بەرژەوەندی پارچەکانی دیکە بەڵکو لە ڕاستیدا پێم وایە بەرژەوەندی پارچەکانی تر ئاوا دەپارێزرێ. جارێ پێش هەموو شتێک لە بیرم نایە لە هیچ سەردەمێکدا لە هیچ سەردەمێکدا بە بیری من و بە حیسابی مێژوش دیارە بیری من کافی نییەخۆ بە حیسابی مێژوش ئەتۆ زۆر کۆن بڕوانە شێخ عوبەیدوڵای شەمزینان کە لە 1970 وەکو تقریبەن یەکەم بزوتنەوەی بە ستانداردەکانی ئەوڕۆ نەتەوەیی کوردستانە گەتمەشایکەین زۆرتری شەڕەکانی لە دیوی ئەم دی و لە کوردستانی ڕۆژهەڵات بووە و خەڵکی ئێرەی لەگەڵ کەوتون و عەشایری بڵباس کە وەختی بە سەرۆکاتی مەنگوڕ هەموو یەکیان گرتووە ئەوانە هەموو لەگەڵ هاوپەیمان و لە ژێرفەرمانی شێخ عوبەیدوڵای شەمزیناندا بوون کە هەمووشی خەڵکی ئێرەن خەڵکی ئێرەی مەوەسن دیوی کوردستانی ئێرانن. لەبەرەوە ئەو دۆستایەتی و هاوپەیمانیە هەر لە بیندا هەبووە. تۆ کۆماری مەهاباد لە نظر بگرم لە مستەفای بارزانی نەهاتووە هاوکاری نەکردو دۆستە هاوپەیمانی نەبووە. ئەفسەرانی کوردی عێراقی کە لێرە ڕاپەڕینیان لە کوردستانی عێراق ڕاپەڕینیان کردو نەهاتوون نەبوون بە ئەفسەری کۆماری مەهاباد. خودی کۆمەڵەی ژێکاف لە ژێر تەسیری حیزبی هیوادا نەبووە لێرە و زۆرێک لەوە دۆستایەتی و هاوپەیمانیان نەبووە. حیزبی دموکراتی کوردستانی ئێران کە لە پێش پارتی دموکراتی کوردستانی عێراقیش دامەزراوە ئایا ئیلهام بەخش نەبووە بۆ ئەو هەمکاریانە؟ هەمووی وا بووە. وەختێک من بۆ خۆم منداڵ بووم تەواوی مام و کەس و کاری من لەسەر یارمەتیکردنی شۆڕشی ئەیلول لە زمانی ملا مستەفای بارزانی لە زینداندا بوون هەمووی لەسەر ئەو یارمەتیانە لە زینداندا بوون هەمیشە وا بوو. دواتر کە لە 1975 یەکێتی نیشتمانی شۆڕشێکی نوێی دەست پێ کردوتەوە لەم کوردستانی عێراقە هەمومان یارمەتیمان نەکردووە کە دواتر 1970 و 79 لە ئێران شۆڕش بووە. ئەمە گەورەترین پشتی جەبهە نەبووە بۆ خەبات لێرە لە کوردستان بەی هەموو حیزبەکانەوە بە یەکیتیشەوە بەی پارتیشەوە دەی دوات بۆ کوردستانی تورکیە وەختی خۆی کە حرەکەتێک حیزبێک بە ناوی ئاڵای ڕزگاری ئەو سەردەمە بوو ئێمە بە هەموو وجودمانەوە پشتیوانیمان کردووە. دوای ئاڵای ڕزگاری کە پێکاکا بە وجود هاتووە ڕەنگ بێ زۆر کەس نەزانێ بەڵام ئێمە زۆر کارمان بۆ پێکاکا جێبەجێ کردەوە وەختی خۆی ڕەنگ بێ ئەوە زۆر بەڵێ ڕەنگ بێ زۆر کەس کەم بزانن بەڕاستی یەکێتی نیشتمانی دۆستی نزیکی ئێمە بوو بەڵام بەبێ ئاگاداری ئەوان و هەندێک جار بە شاردنەوەی شتەکان لەوان دیارە ئێمەشتی چەکدارینە
بەڵام یارمەتی ئینسانی و مرۆییمان بردووە بۆ قەندی لێمە ئەو یارمەتیمان کردوون زۆرێک شتی لەو نەوعکە حەز ناکەم ئێستا بچمە ناو وردەکاریەکەی زۆرێک لە ئێمە لەو کارەدا بووین کە خەڵکی دیکە تێدا بوون من شخصی خۆم بووم لەو یارمەتیانەدا سپاسیان کردوین بە هەر حاڵ سپاسیشیان کردوین دوایە بەهۆی ئەو یارمەتیانەوە لە سوئێد هاتوون و نوێنەری پێکاکات لەگەڵ کەسایەتی ئێمە و بشێک لە سەرکردایەتی ئێمە ئەو کات دانیشتووە لە سوێد و سپاسی کردوین بۆ هەڵوێستانەی بوومان بەرەوە ئەوانەمان کردووە ئێمە وەختی ئاوارەیی تمەشای بکەن وەختی لێقەومان وەختی کۆڕەوەکە وەختی بەسەرهاتە ناخۆشەکان ئەو پشتیوانیانەمان کردووە یان نە هەر ئێستا چێ هەیە بەقەد ئەحزابی کوردستانی ڕۆژهەڵات لەی هەموو پارچەکانی تریش چێ هەیە بەقەد ئێمە مەسئولانە و بە دەربەستانە جوڵا بێتەوە خۆ نەبێ ئێمەش هیچ بێ قسە بین و نەبێ ئێمەش ڕەخنەمان لەو وەزعانە بێ و نەبێ ئێمەش ینی هیچ پێمان وابێ لەوە زیاتر ناکرێ بەڵام پێمان وا بۆ مەسئولیەتێکی مێژوئیە پاراستنی ئەم هەرێمەی کوردستان ئەرچێکی مێژوویە لە ئەستۆی ئێمەش و هەموو کەسیش سپاسی کردوین لەبەر هەڵوێستی مەسئولانەمان شەڕی داعش بووە ئێمە ئامادەی خۆمان نیشان نەداوە یعنی لە زۆر لە تۆ هەر بوارێک حیسابیکەی جا زۆرن ئەوانە ئەو زۆرێک لەو بوارانە حیسابیکە ئێمە لە هیچ کوێ ئەوانەمان کەم نەهێناوە کۆبانی بووە ئەرێکا کە بە کۆکردنەوەی یارمەتی بۆ شەنگال بۆ کارەساتە ئینسانیەکەی دوایە بۆ کۆبانی و بۆ مقاومەتەکەی لە هەموویدا کوردستانی ڕۆژهەڵات وە ئێمەش وەکو حیزبێک ئەگەر لە پێشەوە نەبووبین لێمان قبول مەکەن لەبەرەوە چکۆڵەترین قسوورێک لە هاوکاری و هاوپەیمانی و هاوپشتی و دۆستایەتی و دەستگرۆیی ئێمەدا نەبووە لە قەدەر توانای خۆمان درێغیمان نەکردووە زۆر جار پێمان لەسەر فلانە یا فیسارە بەرژەوەندی خۆمانداناوە بۆ بەرژەوەندێکی باڵاتر چونکە ئەمڕۆ لە فلانە جێگە فلانە خەباتە لە ئارادایە ئەوانەمان کردووە هەندێک جار بێدەنگەمان لە زۆر شت کردووە ئەوانە هەمووی نیشان دەدا ئێمە تا چڕادەیەک بە دەربەستانە لەگەڵ سەرجەمی پرسی کورد لە ناوچەکەدا هەڵس و کەوتمان کردووە بەڵام تۆ شتێک لە بەرچاو بگرە یعنی سەردەمێک پارتی نێوانی لەگەڵ ئێران خۆشتر بووە دوایە ئێستا یەکێتی نێوانی لەگەڵ ئێران خۆشترە پارتی لەگەڵ تورکیە خۆشتر پێکاکە بە ئەشکرا نێوانی لەگەڵ بەشار ئەسەد و پێش ئەوە لەگەڵ باوکی حافز ئەسەد بووە ئێستاش لەگەڵ ئێران هەیەتی چلۆنە بۆ ئەوان عیب نییە بۆچی ئەو پارچانەی کوردستان بۆیان هەیە لە پێناو بەرژەوەندی خەباتەکەیاندا و شۆڕشەکەیاندا و لە ڕووی تێگەیشتنی خۆیانەوە ئەو پەیوەندیانە دابمەزرێن چلۆنە کوردستانی ئێران ناتوانێ وا بکە ئەمە چ معنایەکی هەیە چۆن دەبێ وابێ لەبەرەوە پێش هەموو شتێک من دەڵێم بە ڕەسمی ناسینی ئەوەی کوردستانی ڕۆژهەڵاتیش بەرژەوەندی خۆی هەیە ئەگەرم پرسیارە لە یەکی وەکو من دەکرێ لێم دەپرسرێت کە ئەگەر تۆ لەسەر بەرژەوەندی کوردستانی ڕۆژهەڵات پێداگری دەکەی ئەمە ناتەبانیە لەگەڵ پرسی کورد سەرجەم پرسی کورد و قەزیەی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمنە و پرسیارە دەکەم دەڵێم ئەی بۆ حیزبەکانی پارچەکانی دیکە کە بەرژەوەندی تایبەتی خۆیان هەیە و ڕەچاویشی دەکەن و گلیشمان لیان نییە بۆ هی ئەوان ناتەبان نییە بۆ گەرگەیشتە نۆبەی ئێمە ناتەبا دەبێ بۆ ئێمە زوو دەست و پێمان کۆ دەکەینەوە و دەلەرزین لەم بەرابەرە و پرسیارانەدا ڕاشکاوانە جواب بدەینەوە ئێمە وەکو کوردی کوردستانی ڕۆژهەڵات بە هەمان ئەندازە بەرژەوەندمان هەیە کە ئەم هەرێمە هەیەتی بە هەمان ئەندازە بەرژەوەندمان هەیە کە باکوور و ڕۆژاوا هەیەە بۆ ئەوان حەڵاڵە ئەو پەیوەندیانە بۆ ئێمە حرامە بۆ ئەوان ڕەچاوکردنی بەرژەوەندی تایبەتی خۆیان حەڵاڵە و یەکی وەکو ئێمەش دەڵێ حەقی خۆتانە بۆ ڕێک بۆ خۆمانی بەڕەسمی ناناسین و بۆ خۆمانی قایلین
بێجگەلەوە تۆ بە من بڵێ ئایا هەر کام لەو پارچانەی کوردستان و ئەو حیزبانەی کە تێیدا چالاکن و تێیدا ئیش دەکەن و پێشەنجی خەباتەکەی خۆیانن ئایا هەر کام استراتێژی مربوط بە خۆیانیان نییە؟ ئایا استراتێژی یەک نییە بۆ ئەم هەرێمی کوردستانە؟ بڕۆ ڕۆژنامەکانی ئەم کوردستانی عێراقە بکەوە، بڕۆ تەلەڤیزیۆنەکانیان چاو لێ بکە، چەند هەزار جار باسی ئەوە دەکەن هەرێمی کوردستان دەبێت استراتێژی خۆی هەبێ. کەس گلەی لێ کردوون؟ بۆ ئێمە وەکو کوردی ڕۆژهەڵات ناتوانین استراتێژیەکی خۆمانمان بێ؟ بۆ کوردی کوردستانی باکوور هاتن لە ئێمە پرسن ئەرێ وا بکەین و وا بچێ؟ ئەوان بۆیە من دەڵم یەکەم پێناسەی خۆی هەیە. گەورەترین شتی ئەوەیە ئێمە پێناسەی خۆمان هەیە، فەرهەنگی خۆمان هەیە، سیاسەتی خۆمانمان هەیە، بەرژەوەندی خۆمان هەیە و لە ڕووی ئەوانەوە حەق استراتێژی خۆمانمان هەبێ. ئەمە بەو معنانیە کە ئێمە استراتێژیەکی فراوانتری کوردستانیمان نەبێ. ئێمەی کوردی ڕۆژهەڵات حەقە بمان بێ ڕوو بکەینە ئەوان بڵێن ئێوەش ئاخر حەقە بەر استراتێژیەکی گەورەی کوردستانیتان هەبێ. ئەتۆ چۆن استراتێژیەکی گەورەی کوردستانیت هەیە یا دەبێ بتبێ پێویستە بتبێ لەسەرتە بتبێ ئەمنیش لەسەرمە بمبێ. بەڵام تۆ استراتێژیەکی پارچەی خۆت هەیە ئەمنیش استراتێژیەکی پارچەی خۆمم دەبێ. بۆیەشە من بە چاواشەکردنی استراتێژی کوردی ڕۆژهەڵاتی دەزانم ئەگەر دوژمنی ئێمە بە تورکیە یا بە عێراق یا بە هیچ جێیەکی دیکە معرفی بکرێت. کاکە گیان ئێمە کاتی خۆی ئێمەی کۆمەڵە تەنها حیزبێک بووین کە غەیری کوردی عێراق چیمیاباران کراوین، ئەنفال کراوین. یەکەم شەهیدی ئێمە لە خاچی ئەم هەرێمی کوردستانە دراوە، لە کوردستانی باشوور دراوە خانەی معینی، خوێنمان تێکەڵ بووە و نەتەنها پەشیمان نین شانازی پێوە دەکەین بەوانەوە لەبەر ئەوە ئێمە قسوورمان نەکردووە لە وەزیفەی خۆماندا. بەڵام مەرێ کاکە ئەوە نییە تۆ لەگەڵ ئێران و تورکیە نێوانت هەیە و ململانێکت لەگەڵ بەغدایە یا وەختی خۆی شەرد لەگەڵ بەغدا بوو زەمانی سەددام. کاکە گیان ئەمنی شەرم لەگەڵ دەوڵەتەکەی خۆم هەیە تۆ دەبێ ئەوم لێ قبولکەی. معنای نییە ئاخر ڕەنگ بێمە زۆرمان ڕەخنە لە سیاسەتی دەوڵەت تورکیە بێ. ڕابردووی کە هەر هیچ زۆر لە سیاسەتی دەوڵەتی تورکی ئێستاش ڕەنگ بێ ڕەخنەمان هەبێ لە عێراقیش لە جێی دیکەش لە سووریەش. بەڵام کاکی گیان استراتێژی ئێمە نەڕووخاندنی عێراقە، نەڕووخاندنی تورکیەیە، نەی سووریەیە. استراتێژی ئێمە کارکردنە دیارەوە بەتەنێ ناکرێت بە کۆمەڵێک خەڵکی ئێران دەکرێت. بەڵام استراتێژی ئێمە دژایەتی کۆماری ئیسلامی ئێران و ئەستاندنی ماف لەوە مافی ئێمە لە تاران دەستێندرێ لە دەستارانی دەرێنی مافی تۆ دەبێت لە ئەستەمبولی دەرێنی دەریێنە خەمیش پشتت دەگرم بەڵام پشتی من بگرێگەم مافی تاران ویستم مافی خۆم لە تاران بستێنم. بۆیە من چاواشەکردنی استراتێژی کوردی ئێرانم پێغەڵەتە. کوردی کوردستانی ڕۆژهەڵات هویەت و پێناسە بەرژەوەند و لە ڕووی ئەو دوانەوە استراتێژی تایبەت بەخۆشی هەیە. ئەم استراتێژیە نابێت چاواشە بکرێ، نابێ سەرمان لێ بشێوێنن ڕوو بکەینە کوێ هەرجارە. بۆیەشە هەڵگێڕانەوەی خەڵک لە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵاتم من بە هیچ هەنگاوێکی موسبەتی نازانم بە بەشێک لەم چاواشەکاریەی دەزانم. نە دێمۆکرات نە کۆمەڵە مەلایکە نین و بێعیب نین کەم و کوڕیان بووە هەرشیانە لە کاری خۆیاندا. هەر کەس پێی ئەوەش ئازادە لە کوردستانی ڕۆژهەڵات چێت حیزبێکی نوێ پێک دێنێ. بەڵام دەبێ هەڵقوڵاوی ئەم کوردستانە و دامەزرا و لەسەر بنەمای بەرژەوەند و استراتێژیەکەی خۆی بێ و نابێ میلەتی کورد لە کوردستانی ڕۆژهەڵات ئەوە قبولکە و بچێتە ژێربارەوە. زۆر سپاس. دەستان خۆش بێت کاکە عەبدوڵڵا. باسێکی تێر و تەسەل و بە تەفسیل بوو و بەبێ لایەنگری بناغی لە منطقێک و لە لۆژیکێکی عەمیقدا قوڵدا. کاتێک ڕۆژنامەی ڕوودا و لە ڕۆژاندا لە بەڕێستان دەپرسێت کە
بۆ بەکردەوە دەرهێنانی ئەو گوتارە چی دەبێ بکرێت و چی دەکەن ئێوە باز لە فۆرمولێک و ئەوە دەکەن کە پێویستە بە هەموو لایەک هەوڵ بدەن بۆ دۆزینەوەی فۆرمولێکی کە بتوانێت هەموو لایەنەکان ڕازی بکات. بەسەرنج بۆ پەیوەندیەکانی ڕابردوو یا دەورەکانی ڕابردووی نێوانی ئەحزابی ڕۆژهەڵاتی و پەیوەندەکانی ئەخیریشیان بە تایبەت بە هەموو لایەنەکانیانەوە چەندە ئیستعداد و لەلایەن ئەوانەوە چەندە ابتکار پیشان درراوە یا لەوانەی کە ئێوە باسی دەکەن و هەروەها گەیشتن بە ئاوا فۆرمولێک و ئاوا ڕێکارێکی کە وەڵام دەرەوە بێت. دیارە من لە بەرنامەی ڕابردوودا وەها پرسیارێکم و بەڵام لێرەدا بەجاستان تەوزیحی زیاترم دەوێت ئەگەر ببێت بکرێت چۆنە فۆرمولە و بەچی دەڵێنەوە. ئێمە دیارە بۆ خۆمان کۆمەڵێک پێشنیارمان هەیە بۆ ئەوانە، بەڵام مەبەستیشمان ئەوە بووە ئامادەی گفتوگۆین لەسەر ئەو بابەتە و مەزنی ئاەتی قورئان بێ پێشنیهادی ئێمە یا هەر لایەکی دیکە ئەوانە دەبێت بخرێنە سەر مێزی گفتوگۆ لە هەموو لایەکە و قسەی لێ بکەین. پێمان وا بووە ئێستاش پێمان وایە کە بیرۆکەی بەرەی کوردستانی بەرەیەکی دروست و ڕەوا بوو، بەرەیەکی کوردستانی لە کوردستانی ڕۆژهەڵات. ئێستاش هەوڵی بۆ دەدەین و لە هەمیشە زیاتر خەڵک خوازیاری هەن، بەڵام تەجربە نیشانیدا کە کۆمەڵێک گیر و گرفتی لە بەردەمە. ئێمە فکرێکمان کردەوە ڕێگەیەکی میانبڕ بدۆزینەوە بۆ ئەوە و پێمان وا بوو دامەزراندنی کۆمەڵێک شتی دیکە کە هێشتا بەرەی کوردستانی نین، بەڵام هەنگاوێکن لەو پێناوەدا وەکو پردێکە هەڵی بەستین کە لە داهاتوودا بچێتە سەر بەرەی کوردستانیش. یەک لەوانە کۆنگرەیەکی ڕۆژهەڵاتە کە ڕەنگ بێ لە دەرەوەی وڵات بگیرێ باشتر بێ بۆ ئەوەی مەسئولیەتیشی نەبێ بۆ ئەم هەرێمی کوردستانە و لەژێر تەسیری هیچ شتێکیشدا کاری لە دەرەوە بوونەکە ئەوەیە. بەڵێ هەر بۆ ئەوەیە دەردی سەر و کێشە بۆ ئەوان دروست نەکا. ئێمە فشاری ئێران دەزانین و لێرەش بگیرێت چه باشتر، بەڵام ئەگەر نەگیرا خۆمان مقەیەد نەکەین بۆ حتمەن دەبێت لە هەولێر بگیرێ یا لە سلەیمان یا لە جێیەکی ئەم کوردستانی باشوورە با لە دەرەوەی وڵات بگیرێ ڕەنگ بێ هاسانتر بۆت بکرێ. کۆنگرەیەکی ڕۆژهەڵات بۆ ئەوە نییە، جارێ با ئەوەتان عەرز کەم لە ڕوانگەی ئێمەوە بۆ ئەوە نییە ڕەهبەریەک دروستکە سەروی هەموو حیزبەکان کە هەموو کوردستانی ئێران بەڕێوە بەرێ. ئەمە کارێکی هاسان نییە، بەڵام زۆرتر بۆ ئەوەیە هەمووان لە یەک نزیک کاتەوە. مەسەلەن بۆ نمونە دەتوانێت تین و تەوژمێکی تازە بدا، دەتوانێت هیوایەکی تازە ببەخشێ، دەتوانێت ورەی خەڵکی کوردستان بەرزکاتەوە. ئەو بەخۆی هەدەفێکی گەورەیە. دەتوانێت هەموو حیزب و لایەنەکان نەکار حیزبەکانیش. کۆنگرەی ڕۆژهەڵات نابێ تەنها تەرخان کرابێ بۆ حیزبەکان، دەبێت پڕ بێ لە کەسایەتیەکان، لە نەسلی نوێ، لە قەدیمیەکان، لە خەڵکی سربەخۆ، لە ئێنجیئۆکان، لە چالاکانی بواری مەدەنی، چالاکانی بوانی ژنان و تا دوایی هەمووی ئەوانە لەگەڵ یەکتری کۆکاتەوە جۆرێک ئاشتی میلی، جۆرێک نزیکبوونەوەیەکی نەتەوەیی لە کوردستانی ڕۆژهەڵات بینی نەسل و نەوە جیاوازەکان، بینی فکرە جیاوازەکان فێر بین لەگەڵ یەکتری کار بکەین. لای ئەوەش بۆ خۆی ئیستفادەیەکێتی. ئیستفادەیەکی دیکەی ئەوانە بە بڕوای من دروستکردنی لۆبیەکی بەهێزە لە دەرەوەی وڵات. ئێمە وەکو کوردستانی ڕۆژهەڵات پێویستیمان بەوەیە کە دنیا بمان ناسێ. زۆر جارە و قسە کراوە، من خۆم زۆر وەکو کەسێکی کە تۆزێک سەفەریەم لاولام کردووە لە دنیا زۆر لەگەڵ ئەو دیاردەیە ڕوبەڕوو بووم و زۆرم خەفەت پێوە خواردووە و بەقەدەر توانای خۆشم زۆرم هەوڵ بۆ داوە کە قەرەبوو بکرێتەوە. ئەویش ئەوەیە کەم ناسراوە کوردستانی ڕۆژهەڵات، کەم گرفتەکانی پرسەکەی داخوازیەکانی خەباتەکەی بەگوێی دنیا گەیشتووە. ئێستا وەختی ئەوەیە. ئێستا هەموو کەس باسی کوردە لە میدیای جیهانیدا، لە تەلەڤیزیۆنەکاندا، لە ڕۆژنامە و مەتبوعاتی جیهانیدا، لە پارلمانەکانی دنیادا، لە ئەحزاب و سیاسەتمەدارانی دنیادا. کاکە لەم فرسەتە
ئێمە بە کەڵک وەرگرتن لە هەموو هێزەکان لەو هەمووە گەنجە خوێندەوارەی کە لە دەرەوەی وڵات پێگەیشتون و لەو هەمووە خەڵکە بە ئەزمونەش کە لەوێ پێگەیشتون گرنگ نییە سەری بە کام حیزبەوەیە هەیە یان نییە گرنگەوەیە هەموو ئەوانە فێر بین لەگەڵ یەکتری کار بکەین لۆبیگەریەکی گەورە لە دەرەوەی وڵات بکەین دەرکەی ئەو سیاسەتمەدار و پارلمانانە لە ڕێسمە بێنینە دەر هێندەی بووکتین و هێندەیان هەوڵ لەگەڵ بدەین لەگەڵ ڕۆژنامەنووسان قسە بکەین سەرنجیان وێڕای مەسەلەی کورد کە هەموو خۆمان بە خاوەنی دەزانین مەسەلەی کورد بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و پشتی دەگرین و گر تووشمانە بەڵام نەیەڵین پرسی کوردی ڕۆژهەڵات بخرێتە پشتگوێ ئەمانە ئەو هەدەفانن دەنا مەبەست ئەوە نییە بڵێن ئەمە لەم کۆنگرەیەدا ڕاهبەریەک هەڵدەبژێردرێت تازە دەسەڵاتی کورد ئەوە زووە جارێ بە بڕوای من ڕنگ بێ ئەگەر وا بڵێن زۆرێک لە حیزبەکان نەیکەن زۆرێک خەڵک نەیکەن و واقعیش نەبێ بەڕاستی هەدەف ئەوەیە نهادگەلێک یا چزانم وەکو سکرتاریەتێک وەکو نهاد و کۆمیسیۆن هایەک دوای خۆی بەجێ بێڵێ کە خەریکی ئەم جۆرە کارانە بن دیارە حیزبەکان دەبێت دەوری خۆیانیان هەبێ بەڵام غەیرە حیزبیەکانیش لە هەوڵێکی ئاوادا بەشداری بکەن جا لەم نەوع پێشنیارانە هەمانە ئەگەر دانیشتین لەگەڵ هەموو حیزبەکان ئێمە بەرنامەمانەوەی دەهێنینە ئاراوە و کۆبوونەوە لەگەڵ هەموو لایەک دەکەین و لەگەڵ هەموو لایەک دەهێنینە ئاراوە و هیوادارین ئەمە حتا ببێتە هۆی ئەوەی کە ئەگەر بە شێوەی دیکە ناکۆچیەکان چارەسەر نەکران هیچ نەبێت لە زەرفێکی ئاوادا بتوانین کۆبینەوە لەگەڵ یەکتری بەرینتردا لە زەرفێکی گەورەتردا لە زەرفێکی گەورەتردا کە تعهدات و مەسئولیەتیشی نییە تعهداتێکی خارج لەو چوارچێوەی نییە حیزبەکان ئەوەندە مقەیەد ناکا بڵێ کاکە هەموو شتی خۆی دەبەخشێ بۆ کۆنگرەیە بۆی حەزر نییە بیکە دەست هەڵگرێن نا هیچ کەس دەست لە حیزبایەتی خۆی دەسەڵ ناگرێ بەڵام زەرفێکە وەکو بە فارسی پێی دەڵێن وەک بۆ ئیتیحادی عەمەلێکە ئەوە کۆ دەبینەوە لەسەر کارێکی تایبەت نەک کۆ دەبینەوە بەگشتی یەک بگرین جا هەموو بێنین نەقلی کۆن بێنینەوە ئایریەگرتنەکە خەتای تۆ بوو نەخێر ئەو بڵە خەتای تۆ بوو لەو گلە و بناشتەش دەگەڕین ئێمە بۆ پرۆژەیەکی تایبەت یا بۆ دووسێ پرۆژەی تایبەت و قابلی وەدیهاتن کە لە بەرژەوەندی هەموو کەسیشدایە هیچ کەس نییە زەرەر بکا لەو پرۆژەدا هەموو قازانج دەکەین و لەگەڵ ئێمەش و سەروی ئێمەش بەڕاستی کوردی ڕۆژهەڵات قازانج دەکات و من پێم وایە دەنجی کوردی ڕۆژهەڵات لە دنیادا بەرز بێتەوە من وعد دەدەم چاکترین خزمەتە بە شەنگال و کۆبانی چاکترین خزمەتە بە ڕۆژاوا و باشوور و باکووریش کاک عەبدوڵڵا ئەو من لەوانەیە دوو پرسیارما بێت بۆ بە سەرنجم بۆ کاتی بەرنامەکە بەڵام یەکێکیان ئەمەیەکە چەندەتان لە ماوەی ڕابردوودا ئیبتکار بەهاناوە هاتن لە بێگومانەوان ژەحزابی دیکە لەوانەیە ئیبتکاراتێکیان هەبێت ئەوانیش نەزر بۆ چوونێکیان هەبێت چەندە شتی وا بووە بینیوتانە چەندە نیشانەکانی ئەوەتان بینیوە کە بەرەو ئەوە بڕۆن بە هەموو لایەک من پێم وایە سەردەمەهەنگێک ببێت وەڵاهی تا عەمەلی نەکرێ نازانێ ئینسان وە ئەو قەولە لەلایەن منەوە نادرێت چونکە خۆ ئێمە هەر یەک لاین و دەبێ بزانین حیزبەکانی دیکە کە بۆ خۆیان پێشنیاریان هەیە و تەحلیلی خۆیان هەیە دەبێ قسەیان لێ بیستین ئەمە مەیدانی گوێگرتنە مەیدانی ئەوە نیە سخۆنرانی بۆ خەڵکی بکەی و دواتکەون دەبێت گوێ بۆ یەکتری بگرین و دیالۆگ لەگەڵ یەکتری بکەین و پێشنیهادی یەکتری بێنین تاوتوێ بکەین لە هەمووی ئەوانە شتێک دەرێنین مەبەستیش لە فۆرمولێکی هاوبەش ئەوەیە کە ئێمە پەڵپ نابەستین لەسەر یەک ڕێگای تایبەتەوە پێشنیاری ئێمە و پێمان وایە عەمەلیترە بەڵام تەسەوری من ئەوەیە ئێستا لە قۆناغێک داین هەموو کەس پێی وایە دەبێت کارێک بۆ کوردستانی ڕۆژهەڵات بکەین هەموو کەس پێی وایە دەبێت تەکانێک بخۆین هەموو کەس پێی وایە ئەم وەزعە دەبێت بگۆڕین بۆ وەزعێکی باشتر بەڕاستیگە ئێستا نەیکەین نازانم کەی دەیکەین بێجگە لەوەش دووپاتی دەکەمەوە پێشنیهادەکانی ئێمە لە نەوعی کۆنگرەی ڕۆژهەڵات و شتەکانی دیکە ئیستیقلالی هیچ حیزبێک ناباتە ژێر پرسیارەوە بەرنامەی هیچ حیزبێک ناباتە ژێر پرسیارەوە
ڕەهبەری و سربەخۆیی هیچ حیزبێک ناباتە ژێر پرسیارەوە بە معنای بەرەیەکی کوردستانی نییە کە ڕەنگ بێهێشتا ئامادە نەبوو بە شەرایتەکەی کە هیوادارم ئامادە بێ بەڵکو بەو معنایە وەکو عەرزم کردی جۆرێک اتحادی عەمەلە جۆرێک اتحادی عەمەلێکی فراوانتر لە حیزبەکانیش کە هەمووان بگرێتەوە بەو هەمووە ڕۆژنامەنووس و ئاکادێمیک و جەوان و گەنج و هەڵسوڕا و پێشمەرگەی دێرین و سیاسەتمەداری قەدیمی هەمووی ئەوانە لە پێناو دووسێ هەدەفی سادە و قابلی تەحققدا کۆبنەوە بەڕاستی پێمان وایە هەم تەسیری زۆر مثبەت و چاچی لەسەر کوردستانی ئێران و بزواندنی خەڵک دەبێ هەم لەسەر بەرەو پێشبردننی کەیسی کورد و پرسی کوردی ڕۆژهەڵات لە دنیادا دەبێت کاک عەبدوڵڵا تا ئێستا ئەوانەی باس کران سەبار چون دیارە هەموو کەسێک ئاگاداری ئەوە هەیە و شارەزایەکە لە چوارچێوەی سنوورەکانی ئێراندا وە کوردستانی ڕۆژهەڵاتدا فعالیتێکی بەرچاو و بەگڕوتین بۆ ڕێکخستن ئیمکان پەزیر نییە و ئەمانە دەبێت بە جۆرێک لە جۆرەکان لە دەرەوە و چ لە پارچەکانی دیکەی کوردستاندا وەک چۆنیش ئێوە ئاماژتان کرد لە دەرەوە ئەوە هەوڵهایەک بدرێت بەڵام شێوازی تێکەڵ چێشکردنی ئەو هەوڵانەی دەرەوە لەگەڵ چالاکانی ناوخۆ چالاکانی مەدەنی خەڵک لاوان تێکۆشەرانی ناوخۆ پێشمەرگە دێرینەکان لە ناوخۆ لە هی هەموو حیزبەکان و بەگشتی خەڵکی کوردستانی ڕۆژهەڵات میکانیزم هەیەکیش ئایا بەدی دەکرێت و پێشبینی دەکرێت بۆ تێکەڵ چێشکردنی ئەوانەوە ڕێکارەکان بۆ ناوخۆ چین یەکێک لەو بوارە گرنگانەی کە پێم وایە هەم حیزبەکان هەم چالاکانی ناوخۆی ئێران ئەو هەمووە گەنجە خوێن گەرمە ئەو هەمووە کە وردە وردە لە کوردستانی ڕۆژهەڵاتیش خۆشبەختانە چالاکانی مەیدانی ڕەهبەرانی مەیدانی خەریکن دێنە ئاراوە هەمووی ئەوانە کار زۆرە لە بواری ئەم هاوکاریەدا کە پێکەوە بیکەن ئەگەر لە من پرسی من بە باشی دەزانم پێش هەموو شتێک ئێمە دیالۆگێک لە نێو هەموو لایەنە پەیوەندیدارەکان لەسەر هەموو چالاکان هەموو ڕۆشنبیران هەموو فعالانی مەیدانی و حیزبەکانیش لەسەر ئەم گوتارە هاوبەشە بکرێت ئێمە دەبێت گفتمانەکانمان لە یەک نزیک بکەینەوە ڕۆژهەڵات تەوەری یەکەم بەلای منەوە مهم نییە چێ لە ئەوڵەوە باسی کردووە و دووەمیش هەر کەس و لایەنێکیش لە پێشدا باسی کردبێ هەر دروستە و مڵکی هیچ حیزب و کەسایەتیەکیش نییە ئەمە بەڕاستی هەڵقوڵاوی نیاز و پێویستیەکی حاشا هەڵنەگری ناخی کۆمەلگای 10 میلیۆنی کوردی ئێران کاکە کوردستانی ڕۆژهەڵات پێویستی بەو گفتمانە هەیە ناتوانێت دەناخۆی پێناسە بکە ناتوانێت هەر ڕۆژە بە سازێک بڕەقسێ هەوڵێک هەیە بۆ لێسەندنەوەی پێناسەی ئێمە ئەوەی پێی دەڵێن هویەت زۆدایی لایەنی وا هەیە کە تاچێکی کوردی ڕۆژهەڵات دەچێتە دەبێتە پێشمەرگەی ئەوەڵ ناوی دەگۆڕێ دوای زمان و لەهجەکەی دەگۆڕێ دوای فکری دەگۆڕێ ئەوەڵ کاری ئەوەیە کە هویەت زۆدایی بکە جا ئەوەی لە ئاستی تاکێکدا دەکرێت زۆر جار خەریکن و ئەمە مەترسیەکی گەورەیە خەریکن لە ئاستی کۆمەلگا و نەتەوەی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ئەوە ئەمەلی بکەن و پیادەی بکەن پێناسەمان لێ بسڕنەوە هویەت زۆداییمان بکەن نەتوانین استراتێژیەکمان بێ فقط ئێمە سیای لەشکرێکین بۆ هەر لایەک لێمان خوڕن بۆ ئەو لایە دەچین وانی نێمە پێش هەموو شتێک دەبێت گوتاری خۆمانمان هەبێ ئێمە لەسەر ئەساسی چه استراتێژیە کار دەکەین ئەو لێسەندنەوەی هویەتە بەلای کۆماری ئیسلامیەوە دەتوانێت هدیەیەک و چاوەڕۆشنێکی چۆن بێت باش بێت هەموو نارانی کورد پێیان خۆشاوە هەموو نارانی کورد ئەم هویەت زۆداییان پێخۆش تەنها لە بەرژەوەندی کورددا نیە بۆیە من پێم وایە پێشنیهارم ئەوەیە جۆرێک دیالۆگی نەتەوەیی لە نێوان خۆمان دروستکەین گوتاری ئێمە چۆنە کاکە تەوەری گوتاری ئێمە ئایا ئەم ڕۆژهەڵات تەوەریە زێدەڕۆییە ئەمن پێم زێدەڕۆیی نییە
ڕنگ بێ بەرجەستەکردنەوەیەک بێ بۆ ئەم سەردەما هەمیشە 50 ساڵێکە ئەوە قسە نەکەین بەڵام بۆ ئەم سەردەمە من بە پێویستیەکی دەزانم کوردی کوردستانی ڕۆژهەڵات دەبێت بڕوا بەخۆی زیاد بکە بە ئاگا بێتەوە لە بەرژەوەندەکانی خۆی وە تونتون دەست بە استراتێژیەکی مەحکەمەوە بگرێ وە تووشی چەواشەبوونێکی استراتێژی نەبێ ئەمانە بە بڕوای من قسەی لێ بکەین دووهەمین هەنگاوجا ئەگەر تۆزێک لەسەرەوە ساغ بووینەوە من پێم وایە کاری زۆری هاوبەش بینی هەموو حیزبولایەنەکان و هەموو چالاکان هەیە کە لە کوردستانی ڕۆژهەڵات بیکەین جارێکی دیکە ئەگەرەوە خۆپیشاندانانە سەری هەڵداوە کە درەنگ یازوو سەر هەڵدەداتەوە دەبێت زۆر ڕوونتر زۆر شەفافتر زۆر کاریگەرتر و بەهێزتر بێ ئێمە دەتوانین لە ئاستی مەیدانی لە کوردستانی ڕۆژهەڵات زۆر کار پێکەوە بکەین من پێم وایە چالاکانی هەموو حیزبەکان و ئەگەر هەبن لەگەڵ هیچ کام لە حیزبەکانیش نەبن هەمووی دەتوانن لە یەک ڕاستادا کار بکەن هەر کەسەش پێناسەی خۆی ڕاگری جارێکی دیکە سپاس کاک عەبدوڵڵا بۆ هەموو وەڵامەکانتان و بۆ هەموو شرۆڤە و تەوزیح و ئیستدلالەکانتان تکایە سپاس بۆ ئێوە کە ئەو فرسەتەتان خۆڵکە زۆر من دووبارە ئێمە کاتی بەرنامەکەتەوە و هیوادارین لە تەوزیح و تەشریحی ئەم بوارانەدا بۆ دەوڵەمەندکردنی ئەم باسانە ئەم گفتمانانە ئێمە بەرهەمی زیاتر جیا فەقەت لەم دیدارانە لە بەڕێستان بین کە پێم وایە دەشی بینین هیوادارم سپاس بۆ ئێوەش کە وەکو حافظ دەڵێ بێبانگی چنگ بگویی من حکایەتها که از نهفتن آن دیگ سینه زد جوش ئەو قسانە زۆر لە مێژە لە دڵی تاکتاکی ئێمەمانانی کوردی ڕۆژهەڵاتدا هەیە بۆیە پێم وایە ئەمە هیچ ئیبتیکارێکی فەردی لێرە دەوری گەورەی نییە ئەمە ناخی تاک و کۆمەلگای ئێمەیە ئەم قسانە زۆر سپاس دووبارە بینەرانی عەزیز و خۆشەویست بەم جۆرە هاتینە کۆتایی ئەم دیدارە تایبەتەی ئەم جارەمان ئێمە لە دیداری تایبەت و لە وروژاندن و شورۆڤەکردنی ئەو باسانە و ئەو باسە هەستیارانە بەردەوام دەبین سپاس کە تا ئەم کاتە لەگەڵمان بوون تا دیدارێکی داهاتووی تێر لە هەر کوێن شاد کامەران سەرفەراز بن